بسم الله الرحمن الرحيم. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. هذا الرسول الذي بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وجاهد في الله حق جهاده، وتركنا على محجة البيضاء ليلها كنهارها لا يزيغ عنها إلا هالك. أما بعد، اللهم صل وسلم وزد وبارك وتكرم على هذا النبي الكريم وعلى آله وأصحابه والتابعين وعلى من تبعهم بإحسان ويقين إلى يوم الدين. أما بعد، لخزمتان داين لا بەدەوامیدان بە زنجیرە باسی چ لە ئامۆژگاری بۆ چاکسازی ماڵەکان. لە ئامۆژگاری 20دا بووین. پشت بەخوای گەورە بەردەوام دەبین لەگەڵتان. ئامۆژگاری 20م پاراستنی نهێنیەکانی ماڵەوە. ئەویش چەند شتێک دەگرێتەوە. یەکێک لەوانە بڵاو نەکردنەوە و ئاشکرا نەکردنی نهێنی تایبەتی نێوان ژن و مێرد لە عیلاقەی زەوجیاندا، و هەروەها بڵاو نەکردنەوەی کێشە و گیرگرفتی نێوان ژن و مێرد، ئاشکرا نەکردن و بڵاو نەکردنەوەی، و هەروەها بڵاو نەکردنەوەی هەر بابەتێک تایبەتمەندیەک کە زیان بێت تاکێک لە تاکانی ناو ماڵەکە دەگەێنێت. بۆ خاڵی یەکەم کە باسمان کرد ئەوەیە کە بەڵگەی حرامبوونی ئەم بابەتە و بڵاوکردنەوەی نهێنی نێوان ژن و مێرد ئەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی: إن من أشر الناس عند الله منزلة يوم القيامة الرجل يفضي إلى امرأته وتفضي إليه ثم ينشر سرها. خرابترین کەس لە ڕۆژی قیامەتدا، خرابترین کەس وەکو منزل، خرابترین منزل لە لای خوای گەورە لە ڕۆژی قیامەتدا هی ئەو کەسەیە کە پیاوێک دەچێتە لای خێزانی و ئەویش دەچێتە لای و سڕ و نهێنی نێوانیان بڵاو دەکاتەوە. و بەڵگەی تری حەدیسیش هەر لەسەر بڵاوکردنەوەکە حەدیسی ئەسمای کچی یەزیدە کە لە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و پیاوان و ئافرەتانیش دانیش بوون لەو مەجلیسەدا. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی: لعل رجلا يقول ما يفعله بأهله ولعل امرأة تخبر بما فعلت مع زوجها فأرم القوم أي سكتوا، فقلت أي والله يا رسول الله إنهم ليفعلن وإنهم ليفعلون. قال: فلا تفعلوا فإنما ذلك مثل الشيطان لقي شيطانة في طريق فغشيها والناس ينظرون. پیغمبر صلی الله علیه وسلم فرمووی: لەوانەیە پیاوێک هەبێت باسی ئەو کە لەگەڵ خێزانی ئەنجامی دەدات و خێزیان ئافرەتێک هەبێت ئەوەی لەگەڵ هاوسەرەکەی ئەنجامی دەدات لای خەڵک باسی بکات، ئەویش خەڵکەکە بێدەنگ بوون، ئەویش ئەو ئافرەتەکە حەدیسەکە دەیگێڕێتەوە، دەفەرمێت: منیش وتم ئەی بەڕاستی ئەی پێغەمبەری خوا، هەم پیاوەکان و ئافرەتەکان وا دەکەن و هەم پیاوەکانیش وا دەکەن. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی: وا مەکەن، چونکە ئەمە نمونەیەکی وەک ئەوە وایە کە شەیطانێک بگا بە شەیطانێکی ئافرەت. فەرمی ئەمە وەک ئەوە شەیطانێک بگات بە شەیطانێکی ئافرەت لە ڕێگایەکدا و لەگەڵی بنوێت و لە کاری جنسی لەگەڵ بکات و خەڵکی سەیریان بکات. و ئەو حەدیسە لە مەخرەجەکانی ئادابی زەفاف لە شێخ ئەلبانیدا هاتووە. و ڕیوایەتێکیش هەیە لە ئەبی داودەوە، فرميتي في صلى الله عليه وسلم: هل منكم الرجل إذا أتى أهله فأغلق عليه بابه وألقى عليه ستره واستتر بالستر الله؟ قالوا: نعم. قال: ثم يجلس بعد ذلك فيقول: فعلت كذا وفعلت كذا، فسكتوا. ثم أقبل على النساء فقال: هل منكن من تحدث؟ فسكتنا. فجثت فتاة كعاب على إحدى ركبتيها وطاولت لرسول الله صلى الله عليه وسلم ليراها ويسمع كلامها، فقالت: يا رسول الله إنهم لا يحدثون وإنهن لا يحدثون. فقال: هل تدرون ما مثل ذلك؟ إنما مثل ذلك مثل الشيطانة لقيت شيطانا في سكتة فقضى حاجته والناس ينظرون إليه.
ئەوەش مەفهومەکەی هەرەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مەجلیسێکدا دانیش بوو باسیەوەی کرد کە پیاوێک دەچێتە لای خێزانەکەی و دەرگا وەکو بڵێ لە سوترەی خوای گەورە لەو ماڵێکە هەیەە بەیەکەوە کۆ دەبنەوە و دواتر پیاوەکەی باسی سڕەکەی بکاتیان ئافرەتەکە باسی سڕەکەی بکات ئەویش یەک خەڵکەکە بێدەنگ بوو پرسیارێکی پێغەمبەر صلی الله علیه و سلم وتی کەس هەیە وا بکات ئەوانیش بێدەنگ بوون و ئافرەتێکیش لەسەر ئەژنۆکانی دانیشت و سەری درێژ کرد بۆی ڕوو لە پێغەمبەر کات و پێغەمبەر صلی الله علیه و سلم بیبینێت و جوێی لێبێت وتی ئەی پێغەمبەری خوا هەم پیاوەکان وا دەکەن هەم ئافرەتەکانیش وا دەکەن پێغەمبەریش فەرمووی دەزانن نمونەی ئەمە چییە وتی فەرمووی وەک ئەوە وایە کە شەیتانێک بگا بە شەیتانێکی تر و قەزای حاجەتی خۆیان بکەن و خەڵکی سەیریان بکات و بۆ بابەتی دووەمیان ئەوەی کە مەسەلە و بابەتی دووەم نەبرنەدەری نهێنی کێشە و گیرروگرفت مەشاکلی نێوان ژن و مرد بۆ دەرەوەی ماڵ چونکە بەڕاستی کاتێک کە نهێنی و کێشە و گیرروگرفتی نێوان ژن و مرد ببرێتە دەرنەوەی نێوان خەڵکی تر و دەرەوەی ماڵ ئەوە دەستی تر تەداخلی ئیشی ناو ماڵ دەکات و ئەو کێشانە زۆر جار قوڵتر و خراپتر دەکەن بەوەی قسە لە لایەکی خزمێکی ئەو قسە لە لای خزمێکی ئەو لەلایەن کەسێکی کەوە بابەتەکە زۆر جار گەورە دەکرێت و وای لێدت لە دەسەڵاتی ژن و مێردەکە دەردەچێت گرفتەکە بەرەو خراپتر دەڕۆ بەرەو باشی ناڕات بۆیە زەرورە کە لە نێوان خۆیاندا ئیسلاح بکەن و کێشەکانی خۆیان چارەسەر بکەن بە لە یەک تێگەیشتن و دانیشتن و ڕێز لە یەکگرتن و گوێگرتن بۆ یەکتر یعنی بەڕاستی زۆر جار هەیە وای لێ دێت ژن و مێردەکە بێکەوە هەر قسە ناکەن کێشە و گرفتیان هێن ناچن ڕاستەخۆ لەگەڵ یەکتر قسە بکەن خەڵکێکی تر دێ ئەو قسە لە بەودا دەنێرێت ئەو قسە بەودا دەنێرێت جا قسەیەک زیاد دەکرێت قسەیەک کەم دەکرێت قسەیەک بە دڵی فلان نییە یان هەند زۆر جار لەوانەیە کەسانێکی ناحەز هەبێت کە پێیان ناخۆشە ئەو خێز ژن و مێردە تەبابن دەست دێنە ناو مۆزوعەکەەوە و مۆزوعەکە خراپتر دەکەن و پەنا بەخوا زۆر جار بۆی هەیە کە ئەو تەداخولات و ئەو کێشانە بخرێتە بەردەستی کەسانی تر لێک جیابوونەوە و کێشەکە خراپتر دەکرێت نەک ئەوەی کە چاک بکرێت ئللا لە یەک حاڵەدا کە زانرا ئەو دوانە توانە لە یەکتر تێگەیشتنیان نییە و کێشەکە بەرەو خراپتر دەڕوە کە خۆیان قسەی لەسەر دەکەن کەسێکی عادل و خاوەن تەقوا لە هەردوو لا حەکەم وەکو حەکەمێک خوای گەورە دەفەرمێ فەبعثوا حەکەما من ئەهله وحەکەما من ئەهلها إن يريدا إصلاحا يوفق الله بينهما ئێوە حەکەمێک لە ئەهلی کوڕەکە و حەکەمێک لە ئەهلی کچەکە بێنن بادانیشن قسەیان بۆ بکەن ئامۆژگاریان بکەن ئەگەر ئەوانش نیەتی ئیسلاحیان هەبێەوە خوای گەورە موفقیان دەکات و نێوانیان باش دەکات و کاری سێم ئەوەیە کە زیانگەیاندن بە ماڵەکەیان بە کەسێکی ماڵەکە بەتایبەت کەسێک لە ناو ماڵدا تۆ نهێنیەکانی بدەیە لای کەسێک کە بەتایبەت بتوانێت ئەوانە ئەو هەلانە بقۆزێتەوە و زیان بە ماڵەکە بگەنیان بە کەسێک تر بگەێنەوە چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ لا ضرر ولا ضرار نە تۆ زیان پێ بگەێنن نە زیان بە کەس بگەێنی و نمونەی کەشمان هەیە لە تەفسیری أو آتي خواهي قولك هذا فرمين ضرب الله مثلا للذين كفروا امرأة نوح وامرأة لوط كانتا تحت عبدين من عبادنا صالحين فخانتاهما نموني خواهي قولك نمونة دهينيتوا بأو كساني كافر بون خيزاني نوح وخيزاني لوط أوانا دو كذبون كالجير دو عبدي صالحي خواهي قولك دابون بلام أوان خيانتي عن لي كردن ابن كثير رحمة إخواني اللي بالتفسير كده هناويتي ده فرميت فكانت امرأة نوح تطلع على سر نوح فإذا آمن مع نوح أحد أخبرت الجبابرة من قوم نوح به وأما امرأة لوط فكانت إذا أضاف لوط أحدا أخبرت أهل المدينة ممن يعمل السوء لتفسير ابن كثير ذهاتوا ده فرميت خزاني نوح چی دەکرد سڕی و نهێنی پێغمبەر نوحی ئاشکرا دەکرد هەر کاتێک کەسێک لەگەڵ پێغمبەر نوح ئیمانی هێنا بە دەچوو دەسەڵاتدار و زۆردارەکانی ئاگدار دەکردنەوە و دەیگوت ئەو کەسە ئیمانی هێناوە و خێزانی لوتش بە هەمان شێواز ئەگەر پێغمبەر لوت کەسێکی داوەت کردبایە دەچوو لە ناو شارەکەدا ئەوانەی ئەهلی فەساد و کاری لەواتیان دەکرد دەچوو ئاشکرای دەکرد و دەگوتەوە فلان کەسی میوانداری کردو فلان کەسی لێ لە ماڵەوە بۆ ئەوی بێن کاری خراپیان لەگەڵ بکەن کە ئەوەش بەڕاستی خیانەتە و ئامۆژگاری 21 باسی ئەخلاق و خوڕەوشتی ئینسان لە ماڵەوەدا
ئامۆژگاری 21 ئەوەیە کە بڵاوکردنەوەی خوڕەوشت نەرمونیانی لە ماڵدا. داكمان عائشة رضي الله لسر بيت فرميتي قال رسول الله صلى الله عليه وسلم بيغمبر صلى الله عليه وسلم فرميتي إذا أراد الله عز وجل بأهل بيت خيرا أدخل عليهم الرفقة. أجر خواي جورا ويستي مالك خير بركة خيري بخاتنا و چاكي بيبو مالك أو نرمونياني دخاتني وان تاككان يانو همويان برانبر يكتر نرمونيان دبن. ولحد رواياتي كتير جاءت إن الله إذا أحب أهل بيت أدخل عليهم الرفقة. بهما شواز أجر خواي جورا أهل بيتك بيوت خير وشاكان بس دا برجينات أو الرفق نرمونياني دخاتن نيوان يانوا. ابن أبي دنيا جرايته والصحيح جامع إجداهاته برقمي 1704. ويعني واتمالا كان والدي همويان برانبر يكتر نرمونيان دبن يارمتي يكتر ددن ظلم لي يكتر ناكن سنوري يكتر نابزينن ريز وخوشويستي خوان بو يكتر دردبرن والحاصل اوين نرمونياني ومايي سعادة وخوش گزارانيا برانبر يكتريان دبت بتايبت نرمونياني برانبر حوسر برانبر مندال اوانا وادكات نتيجيكي هبت بو مالكا هيش تيك نتوانت او نتيجه باشي هبت وهيच كاتكش او نتيجه جواناني كبا نرمونياني وبخوشويستي وبرزليگرتن وليكتيگشنوا ديتاجي بهيش ويك بعنف رقكينا ناتجه امشگاري 22 يارمتيداني مالوا لإشي ناو مالدا يارمتيداني خيزان لإشي ناو مالدا ها زور بياو هيا ك يعني خوان بدور دقرن لا إشكردن و يارمتيداني خزانيا لمالو إشي مالو إلا قلناكن وهندك شان وابير ذكنوا كوال بياواتي ولا قدرته لا ريزي بياو كم دكاتو لمالو دا كيارمتيان دا لإشي مالو دا كأمش براسي بيركنوي كي زور هلو غلطة زور بيان لا كلتورو ماوتو تيجيشنيك ديني نية شكا بيغمبر صلى الله عليه وسلم وكل حدزهاته يخيط ثوبه ويخصف نعله ويعمل ما يعمل الرجال في بيوتهم بو خويج لك خويد دريوا نعلكي تقل ذكرت وهروا إشينا ومالوي ذكرت أو كأول عام كاتب داك من عايشة أول عام دعوته كبرساري لك على باري بيغمر صلى الله عليه وسلم وتيان آية بيغمبري خواه لمالو تشي دكات اويش بشاهدي اوي كخوي بنيتي لمالو كبيغمبر صلى الله عليه وسلم انجامي داو او قصي كردو فرمويتي للرواياتي كتر دا كان بشرا من البشر يفلي ينقي ثوبه ويحلب شاته ويخدم نفسه كسيك بولا وكو انسانا كان يتر جلو برقي خوي خاوند كردوا و وكو بلي مركي ددوشي وخزمتي نفسي خوشي دكرت وبرسالة كراوة هر داك مع عائشة كبيغ لما لو تسي كردوا كان يكون في مهنة أهله تعني خدمة أهله فإذا حضرت الصلاة خرج إلى الصلاة لا إمام بخاري جرايته برسالة لك بيغمبر صلى الله عليه وسلم لما لو تسي دكات فرموي لخزمة خزانكي ومالو من ضالكي داياتي يعني يارمتيان دات لما إشي مالو دا وأجر نويجشات كاتي نويجشات دا تسيبو نويش وتحقي هم خزانة كان ومالو من ضالي داوا كيارمتي داون وهميش لحق خواي قوركاتي نويش بوات شو بونويش و اگر اما او كارانا من كرت او اتسن استفاديك ما دبيت اگر يارمتي خزان من دا لمالو ليشكاري مالو دا يكم شت گرنترينيان اوه كاش لشوين سنتي بيغمبر صلى الله عليه وسلم كوتين شو كامل سنتي كي قوري بيغمبري خواك صلى الله عليه وسلم كيارمتي خزانة كان نداو لمالو او يگرنترينيان اوه كشوين كوتيني سنته دوام شد حوكاري أهل مال ومن دال وخزاني خومن داوا هي زرر من نكرد بالكو أو جوري ورزيك بخومن من پیدا کردو که يارمتي خزان ومال ومن دالي خود دي ودوام شد سيم شد أوه که تواضعك دبيت وتكبر نامينيت چونك تو كيارمتي خزان ندي أو تكبر وخو بجور زانين اكتدايا كلا أصل دا أم تكبره هو كاريك بو تربوني خواي جورا چونك هر كسيك مسقال ذرية تكبر لدلي داهبت في حديث بيغمبر صلى الله عليه وسلم ناتشته بهشتوا كواتا اما بوا تواضع بدز دهينين وتكبرش ما نامنت كواج دسكوتي كتري قوري براسي هندك اسمان هي لهندك لبياوان داواي لخزان دكا خيرا نان بينا
خێرا ئەوە بێنە و لە کاتێکیشدا بۆ نمونە چێشتەکە لەسەر ئاگرە هێستا پێ نەگەیشتووە و منداڵەکەی لەولای هاوار دەکات شیری دەوێت و ژوورێکە میوانێکی تری لێ سفرە ڕابخات یعنی چەندەها نمونەی لەو شێوازانەمان هەیە کە ئەو پیاوە نەدێت یارمەتی بدا منداڵەکەی لێ بگرێت بۆ بگرێت نەدێت یارمەتی بدا لەوەی کە خواردنەکەی لەگەڵ تێ بکات یان کاراسانیەکی بۆ بکات بەڕاستی ئەگەر هیوادارین کە ئەمە ببێتە هۆی بە خۆداچوونەوەیەک بۆ پیاوان کە ئەم حەدیسانە و ئەم سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ببێتە هۆکاری بیرکردنەوەیان و وازهێنان لەو سیفەتە و تەرکردنی ئەو سیفەتە کە بەڕاستی کارێکی ناشەرعیە و دەبێتە هۆی ئەزیەت و ناڕەحەتی و کێشە لەناو عائیلەدا. ئامۆژگاری 23 مان دەربڕینی هەست و سۆز و یاریکردن لەگەڵ خاو خێزاندا. یاریکردن و هەست دەربڕین بۆ خێزان و منداڵەکان دەبێتە هۆکاری ئەوەی کە جەوێکی خۆش و دڵخۆشی و سۆز و بەزەیی و خۆشەویستی لە نێوان ماڵەکەدا دروست ببێت لە ماڵەوەدا دروست ببێت. بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمانی بە جابر کرد کە زەواج لەگەڵ ئافرەتێکی بیکر بکە کە شووی نەکرد بێت پێشتر وفرمي فهلا بكرا تلاعبها وتلاعبك وتضاحكها وتضاحكك يعني اگر افرتك هنا بكر بوايا كج بوايا او دەتوانی یاری لەگەڵ بکەی و لەگەڵی پێ بکەنی و قسەی خۆشکە یعنی و هەمان شاسمە بەسی پێ لە یاریکردن و دەربڕینی هەست و سۆزە. وبيغمبر صلى الله عليه وسلم فرميتي كل شيء ليس فيه ذكر الله فهو لهو ولعب إلا 4 ملاعبة الرجل امرأته. پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حەدیثێکدا دەفەرمێت هەموو شتێک یادی خوای گەورەی تێدا نەبێت ئەوە بە لەهو لەعب حساب دەکرێت تەنها 4 شت نەبێت. یەکێک شت کە باسی کردو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی ملاعبة الرجل امرأته کە پیاو لەگەڵ خێزانەکەی خۆی یاری بکات و ئەوە بە لەهو لەعب حسابی بۆ ناکرێت بەڵکو وەکو عیبادەت حسابی بۆ دەکرێت و پاداش دەدرێتەوە لەسەری. ئەم حەدیثە لە حەدیثی صحیح جامع داتووە لە ئیمامی نسائیش گێڕاوێتەوە. پێغەمبەر صلی الله علیه و سلم سۆز و محەبەتی خۆی بۆ خێزانەکانی دەربڕیوە و لەگەڵ دایکمان عایشە یاری کردو و سۆزی بۆ دەبڕیوە وەکو چۆن دایکمان عایشە دەفەرمێت بەیەکەوە شوێن خۆیان شتووە کە دایکمان عایشە دەفەرمێت كنت أغتسل أنا ورسول الله من إناء بيني وبينه واحد فيبادرني حتى أقول دع لي قالت وهما جنبان. دایکمان عایشە دەفەرمێت کە من و پێغەمبەر صلی الله علیه و سلم بەیەکەوە لە یەک تەشدا خۆمان دەشۆرت یەک تەشتمان لە بەیندا بوو و منیش يعني وەک منافەسەمان دەکرد کە من ئاوەکە بگرم ئەویش ئاوەکە بگرێت و بەخۆی دابکات و من دەمگوت لێگەڕێ بۆ من و دایکمان عایشە فەرموویەتی هەردووکشمان لەشگران بوون لەو کاتەدا لە صحیح مسلمدا هاتووە و لە شەرحی نەوەویدا هاتووە. و هەروەها سۆز و محەبەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم یاریکردنی لەگەڵ منداڵ ئەوە وەکو باسمان کرد پێشووتر لە ئامۆژگاریەکانی پێشتر کە چەندە گرنگی بە ئیمامی حەسەن و حوسێن وانە داوە کە یاری لەگەڵ کردوون. ئەمەش دەبێتە هۆکاریەوەی کە منداڵ دڵخۆش ببێ بەوەی کە باوکی بێتەوە ماڵ یعنی محەبەتی زیاد دەکات لە ناو ماڵدا و دەبێتە مای خێر و خۆشی بۆ هەموو لایەک. وەکچۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەندە مولاتەفەی حسین و حوسێنی کردبوو لە حەدیثێکدا هاتووە حديثك صحيحة كذا فرميت كان إذا قدم من السفر تلقي بالصبيان أهل بيته هركذا هاتو يكم شد من ضالة كان ديجيشني كوام معنى أوي كبيغمبر صلى الله عليه وسلم أوان دسوز وخوش يسيبوا من ضالة كان در بريوكا أوان اشتياقي بونو هركا لسفر قراتو ران كردو برو ريو برو بيليسون وەکو چۆن لە عەبدوڵای کوڕی جەعفەر هاتوو کە دەفەرمێت پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێکە دەهاتەوە لە سەفەرێکدا ئەوە دەگەیشت بە ئێمە و یعنی دەهات بۆ لای ئێمە منداڵەکان بۆیە من و حەسەن و حوسێنیشی دەگرتین ودەفەرمووی فحمل أحدنا بين يديه والآخر خلفه حتى دخلنا المدينة یەکێکمان دەگرت یعنی یەکێکمانی دەگرت بەدەستی بەرەو پێشەوە یەکێکمان لە دواوە و هەتا دەچوونە ناو شارەوە يعني بين تو بين بساي وخد براوردي أو بكا أول صحيح بيغمبر صلى الله عليه وسلم باردوخي بيغمبر صلى الله عليه وسلم كتشون بوا وعندك مالش كأبي تدايا نياري تدايا نا هستو الصوص دابريني تدايا نا رحمو بزي تدايا برانبر بخيزان وبرانبر بمالو من دالكان
و ئەگەر هەر کەسێکیش گومان بکات کە ماسکردنی منداڵەکانی یاخود یاریکردنی لەگەڵ منداڵەکان و خێزانی وا دەکات لە هەیبەتی پیاوەتی و لە باوکایەتی کەم کاتەوە ئەوە پێویستە ئەم حەدیثەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بخوێنێتەوە کە ئەبی هورەیرە بۆمان دەجێڕێتەوە ڕزای خوای لەسەر بێ فەرموویەتی قبل رسول الله صلى الله عليه وسلم الحسن بن علي وعنده الأقرع بن حابس التميمي جالسا فقال الأقرع إن لي 10 من الولد ما قبلت منهم أحدا فنظر إليه رسول الله صلى الله عليه وسلم ثم قال من لا يرحم لا يرحم. أو براستي ئامۆژگاریەکە تەنها ئەم حەدیثە کیفایەتە بۆ هەر کەسێک کە تون بێت لەگەڵ ماڵ و منداڵەکەی چونکە ئەبو هورەیرە ڕزای خوای لەسەر بێ جێڕایەتەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم حەسەنی کوڕی ئیمامی عەلی ماچ کرد و لە تەنیشتیشەوە ئەقڕعی کوڕی حابس هەبوو دانیشت بوو لەلای کە پێغەمبەر صلی الله علیه وسلم حەسەنی ماچ کرد ئەقڕعیش پێی گوت بەڕاستی من دە منداڵم هەیە تا ئێستا هیچیانم ماچ نەکردووە. پێغەمبەر صلی الله علیه وسلم سەیری کرد و پێی فەرموو من لا يرحم لا يرحم. هەر کەسێک ڕەحم و بەزەیی نەبێت و ڕەحم و بەزەییشی پێدا ناکرێت و خوای گەورە ڕەحم و بەزەیی پێ ناکات. ئینشاءالله لە ئەڵقەیەکی داهاتوودا لەگەڵتان بەردەوام دەبین داواکارین لە خوای گەورە ئیخلاسمان پێ ببەخشێ و ئیستیقامەمان پێ ببەخشێ و هیدایەتماندا بۆ سەر ڕێگەی ڕاست و شوێنکەوتن و ئیقتیداکردن بە سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم و خوای گەورە کاری هەموو لایەک ئاسان بکات و ناڕەحەتیەکانمان لەسەر لابدات. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله وسلم على نبينا محمد. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.